تێگەی بله باشە باش چی ئەتوو لقمان چی عزیز پارتی بله برێم سەی بازانم نەک پارتیمە سەی بارزانم بە حەیاتی پارتینایتم لە مارێ ئۆبیزارش کە فێر نەبی باسی مارە شێخێ بکە باسی مارێ مەلا مستەفای بکە دوو نێوارێ ئاکتەکەنە من دەرێ وەڵا من لە من زێدەیە و قسانە بکەم بەسەوە گووی خواردینە ئێستاش گویە دەمێت لە دیوخانێ لێرە تێگەیشتن جەماعەت ئەوە من هۆنەرم هۆنەر ڕەشیداغەمە چ دەکەی لێرە لوقمانەت میوانی ما منێریمە چت گۆت بۆ دوو نێوارێ وەڵی میوانداری کاکوونێرم باسی چێت کردبوو وەڵی باسی کەسم نەکرد بەس باسی هەندێک مۆزوعمان کردبوو باسی شێخان باسی شێخات کردبوو ها بله ژنێ نەمارە شێخی لێ نەکردن و دەبی وچی خوشکا خۆیان پارێزیونیە ئەکید لەکنەمە نابی سەمعیان بشتێنی برێ بەقەت دەبەنیان بەقەت نابنیان باسی نیادی بکەی یان باسیوانە بکەی تێگەی باشە باش چی ئەتوو لقمان چی عزیز پارتی بله برێم سەی بازانم نەک پارتیمە سەی بارزانم بە حەیاتی بەحسی بازان کەیفی شەکەت لەسەریەدە باش باشە باش باشە باش بەحسی بارزان ناکەی ها باشە دوو نێوارێ نانتێکنە من گوت دارزغەرم لۆنیادی دروست کردیە لۆ مانسۆڕم دروست کردیە لۆ مەسرورم دروست کردیە ها نەتگوت عەباس هات زێڕی بەقەر دەبە یان بەقەر نادەوە پارەی نادا ها عەباسی هەندێک کورە ها نەتگوت ڕەوان و ژنێن ڕەوانیاتی بای سێ سێ دەفتەرم دای لۆ بەحسی شێخاکەی باشتان کە هێتا تو لەسەر دنیای مای باشە ئەوە خاتری گۆڕێ مەلا مستەفایە کەست پێ نارێ تێگەیشتی تێگەی باشە چی ئەتوو لقمان چی عزیز پارتی بله برێم سەی بازانم نەک پارتیمە سەی بارزانم بە حەیاتی پارتینایتم لە مارێ ئۆبیزارش کە فێر نەبی باسی مارە شێخێ بکە باسی مارێ مەلا مستەفای بکە دوو نێوارێ ئاکتەکەنە من دەرێ وەڵا من لە من زێدەیە و قسانە بکەم بەسەوە گووی خواردینە ئێستاش گویە دەمێت لە دیوخانێ لێرە تێگەیشتن جەماعەت ئەوە من هۆنەرم هۆنەر ڕەشیداغەمە چ دەکەی لێرە لوقمانەت میوانی ما منێریمە چت گۆت بۆ دوو نێوارێ وەڵی میوانداری کاکوونێرم باسی چێت کردبوو وەڵی باسی کەسم نەکرد بەس باسی هەندێک مۆزوعمان کردبوو باسی شێخان باسی شێخات کردبوو ها بله ژنێ نەمارە شێخی لێ نەکردن و دەبی وچی خوشکا خۆیان پارێزیونیە ئەکید لەکنەمە نابی سەمعیان بشتێنی برێ بەقەت دەبەنیان بەقەت نابنیان باسی نیادی بکەی یان باسیوانە بکەی تێگەی باشە باش چی ئەتوو لقمان چی عزیز پارتی بله برێم سەی بازانم نەک پارتیمە سەی بارزانم بە حەیاتی بەحسی بازان کەیفی شەکەت لەسەریەدە باشە باشە بەحسی بارزان ناکەی ها باشە دوو نێوارێ نانتێکنە من گوت دارزغەرم لۆنیادی دروست کردیە لۆ مانسۆڕم دروست کردیە لۆ مەسرورم دروست کردیە ها نەتگوت عەباس هات زێڕی بەقەر دەبە یان بەقەر نادەوە پارەی نادا ها عەباسی هەندێک کورە ها نەتگوت ڕەوان و ژنێن ڕەوانیاتی بای سێ سێ دەفتەرم دای لۆ باسی شێخاکەی باشتان کە هێتا تو لەسەر دنیای مای باشە ئەوە خاتری گۆڕێ مەلا مستەفایە کەست پێ نارێ تێگەیشتی